کاتێک جلوبەرگی کوردی دەبێتە زمانی دیپلۆماسی لە جیهان، ئەمە پەیامێکە لە دڵی ئەوروپاوە بۆ تیاکانی کوردستان و هەموو جیهان. هەمیشە دەگوترێت پەرلەمانەکان شوێنی یاسا و قسەی ساردن، بەڵام ئەوەی لە دوو ڕۆژی ڕابردوو لە پەرلەمانی ئەوروپا ڕوویدا چیرۆکێکی تەواو جیاوازە. ئەمجارە دەنگی کورد تەنها بە وەرگێڕان نەگەیشتە گوێی جیهان، بەڵکو بەڕەنگ بە ناسنامە بە هەڵوێستی مێژووی بڕۆکسل و ئەوروپا و هەموو جیهانی هەژە. سڵاوتان لێبێت، سەفین کوردۆم لە باسی پایتەختەوە باسی چیرۆکی سێ شێرەژنتان بۆ دەکەم کە چۆن پەرلەمانی ئەوروپایان هەژان لە نێو سەدان پیاو کە قات و بۆین باغیان پۆشی بوو. دوو خانمی دیار لە پەرلەمانی ئەوروپا کە یەکیان کچە کوردێکە بە ناوی ئەڤین ئینجیر، ئەوەی تر پەرلەمانتارێکی عەرەبە بە ناوی عەبیر سەهلانی بە جلوبەرگێکی ڕەسەنی کوردیەوە دەستنە سەر سەکۆی پەرلەمان و تاری خۆیان پێشکەش دەکەن. ئاسیتە کانگۆی ئەفریقیش لەلایەکی دیکەوە. اینجا ئەوان تەنها قسەیان نەکرد، بەڵکو بەو ڕەنگانەی پۆشی بوویان ڕۆژاوایان هێنایە ناو دڵی ئەوروپا، کوردیان بەبیر هەموو جیهان هێنایەوە، هۆشداریان بە تەواوی وڵاتانی ئەوروپا و جیهاندا. پێش ئەوەی باسی ئەڤینتان بۆ بکەم، ئەمە ئەڤینە، پێشەوەی باسی ئەڤینتان بۆ بکەم، باسی عەبیر سەهلانیتان بۆ دەکەم. ئەمە عەبیرە. عەبیر سەهلانی ئەو بە پشتیوانی و هەڵوێستەکەی بۆ کورد بۆی کە نیشانیدا تەنها دروشم نەبوو، بەڵکو بەشێک بوو لە ناسنامەی مرۆڤایەتی و گەلێک کورد. عەبیر بە جلوبەرگێکی خانمانەی ڕێک هاتە سەر پۆدیۆم و پەیامێکی ڕوونی بۆ تەواوی جیهان ناردوگوتی ئێمە لێرەین بۆ ئەوەی بڵین دەنگی ئەو ژن و پیاوانەی ئازایانەی کە لە ڕۆژاوا هەن دژی تیرۆر دەزەنگن هەرگیز کپ نابێت. ئێمە ناتوانین تەنها سەیری ئەو کارەساتە بکەین کە بەسەر کووردا دێت، بۆیە کوردەکان باش بزانن ئێمە ئێوە دەبینین، دەنگی ئێوە دەبیستین، ئێوە هاوڕێی زۆرتان لە پەرلەمانی ئەوروپا هەیە، تەنها چیاکان هاوڕێ ئێوە نین، ئێمە بەرگریتان لێ دەکەین و هەمیشە پشتیوانی ئێوە دەکەین. We hear you. You have more friends than the mountains in the European Parliament. اینجا بە باسی ئەڤینتان بۆ بکەم. ئەڤین کچە کوردێکیە کە بەڕەچەڵک خەڵکی ئامەدی باکووری کوردستانە، بەڵام لە سویدا دەژیوە سەر بە پارتی سۆسیال دیموکراتە. ئەو بە چاوێکی پڕ لە متمانەوە بە ئاڵای کوردستانەوە پەیامێکی گەیاند کە هەموو جیهان بە باشی لی تێگەیشت وە گوتی ئێمە لێرەین بە زمان بە فەرهەنگ و کللتوری خۆمانەوە. ئەبین باسی چیرۆکی دروستبوونی و دروشمی ژن ژیان ئازادی کرد و گوتی ئاڵای کوردستان لە سووریا قەدەغەیە، ئەم ئاڵای بەرز کردە و گوتی ئاڵای کوردستان لە سووریا قەدەغەیە بۆ ئەوەی ڕێز لە کورد لە کریستیان لە تەواوی نەتەوەکانی دیکە بگیرێت. سووریا ببێتە وڵاتێکی دیموکراسی دەبێت مافی تەواوی نەتەوەکان پارێزراو بێت. Kurdish flag was banned in Syria. For Syria to become truly inclusive and truly democratic, it must respect all its community. اینجا چیرۆکەکە لێرە نەوەستە، کەسێکی تر هات، ئاسیتە کانگۆ، ئەو ژنە پەرلەمانتار و چاڵەکوانی هەمیشە وەکو پارێزەرێکی سەرسەختی مافەکانی مرۆڤ دەردەکەوێت. هاتە بەردەم 720 پەرلەمانتار لە 27 وڵاتی ئەوروپا بە دەنگێکی پڕا و پڕ لە پشتیوانی بۆ کورد و ڕۆژاوا قسەی کرد. ئاسیتە بەڕەچەڵک خەڵکی بۆرگینە فاسۆیە، خاوەنی ڕەگەزنامەی بەلجیکای و پەرلەمانتاری ئەو وڵاتەیە. ئاسیتە خۆی و پەرلەمانتارانی دیکە باش دەزانن کە کورد تەنها بۆ خۆی نەجەنگاوە، بەڵکو بووە قەڵغانێک بۆ پاراستنی هەموو جیهان لە تاریکی. اینجا ڕەنگە بەشێکتان ئەم هەڵوێستانەتان پێ گریگ نەبێت، یان چۆن بڵێم بە شێوازێک لە شێوازەکان پێتۆنە بە کاریگەری دروست ناکات. با من پێتان بڵێم کە ئەمە چ کاریگەریەکی هەیە. کاتێک پەرلەمانتارێک لە پەرلەمانی ئەوروپا بە جلوبەرگی کوردیەوە قسە دەکات، یان بە تووڕەییەوە بەرگری لە کورد و ڕۆژاوا دەکات، ئەمە قسەکردنێکی ئاسایی نییە، یان تەنها نوێنەرایەتیکردنی حزبێک نییە لەو حزبانەی کە لە پەرلەمانی ئەوروپا هەن، بەڵکو ئەمە گەیاندنی هاواری گەلێکی ستەم لێکراوە.
هاواری گەلێکە کە قوربانی داوە بۆ پاراستنی جیهان و لە دژی مەترسیدارترین ڕێکخراوی تیرۆریستی جەنگاوە. هاواری دایکانی کۆبانێ و عەفرین و قامشلۆیە بۆ ناوەندی بڕیار بەدەستەکانی ئەوروپا و جیهان. بەڵێ ئەمە ئەو ساتەیە کە سیاسەت دەبێتە ئەخلاق. کاتێک دەنگی کورد لە ڕێگەی ئەم ژنە بەهێزانەوە دەگاتە هەموو ماڵێکی ئەوروپا، ئیتر مەزلومیەتی کورد تەنها چیرۆکێکی ناو کتێبەکان نابێت، بەڵکو دەبێتە فشارێکی نێودەوڵەتی و کوردستان و ڕۆژئاوا چیتر تەنها ناوێک نابن لەسەر نەقشەی جیهان، بەڵکو دەبنە سیمبولی بەرگری کە پەرلەمانی ئەوروپا و کۆنگرێسی ئەمریکا ناچار بکەن بە ڕێزەوە سەیری کورد و بارودۆخی کوردستان و ڕۆژاوای کوردستان بکەن.